لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ڕۆژێکیان سەییدەکەی پێی دەڵێت حیوانێکم بۆ سەر ببڕە، ئەنجا لەو حیوانەیەدا دوو پارچە گۆشتی کە لە هەمووی خراپترە ئەوەم بۆ بێنە، بزانە کامەی لە هەمووی خراپترە دوو پارچە گۆشتم بۆ بێنە. لوقمانی حەکیم کە پیاوێکی دانا و حەکیمە دەچێت دڵ و زمانی بۆ دەبات. پیاوەکە زۆر پێی سێر دەبێت ئاخر بۆچی دەبێت ئەو دوانە سەییدەکەی سەری سۆڕ دەمێنێ خراپترین شت بن. دەڵێ حیوانێکی دیکەم بۆ سەر ببڕە، کامە پارچە گۆشتەی لە هەمووی باشترە دوو پارچە گۆشتم ئەلەوە بۆ بێنە. ئەنجا حیوانێکی دیکە سەر دەبڕێ و پاشان هەر دەچێت زمان و دڵی بۆ دەبات. سەییدەکەی بە لوقمانی حەکیم دەڵێ قوربان، گوتم دوو پارچە گۆشت کامەی خراپە بۆم بێنە هەر ئەوەت هێنا، گوتم دوو پارچە گۆشت کامەی باشە ئەوەم بۆ بێنە، کەچی هەر زمان و دڵم بۆ دێنی هۆکارەکەی چییە؟ فەرمووی قوربان، ئەو دوانە کە چاک بن لە ئینساندا باشترینن، ئەگەر خراپیش بن بەڕاستی لە ئینساندا خراپترینن. کە ئەوەش بەڕاستی دەرسوپەندێکی زۆری تێدایە، هەر کەسێک ئەو دوانەی پاک و چاک بن بەڕاستی چاکترین ئینسانە و کەسێک کە ئەهلی باشتە.